زمانی دایک وەکو بەخشین و پێدراوێکی ئیلاهی بە مرۆڤەکان هێمای مادەوە و سەکۆی ژیانەوە و تیاژیانە ئاماژەی ورە و ئیرادەی گەلێکە بەسەر کۆسپ و بربەستەکانی لە ناوچوونی ئەو زمانەدا پاراستنی زمانی کوردی هەر لە دێرین زەمانەوە بووەتە گەورەترین دەستکەوتی نەتەوەی و بە زیندوو هێشتنەوەشی شۆڕشێکی زیهنی و فکری مەزنە و سیمایەکی کلتوری دەوڵەمەند و فەرهەنگێکی پڕ جوانی بە مێژووی گەلەکەمان بەخشیوە بایەختانیش بە زمانی دایک شکاندنی دەستی دوژمن و داگیرکەرانە و ئەرکە لە سەرشانمان و پێویستە هەمومان سەربازێکی ئازابین و بجەنگین لە پێناو پاراستن و مانەوەی شکۆینەتەوەکەماندا کۆشش بکەین و لە ناوچوونی بیپارێزین. دالی ئەمە دەڵێن لۆ ئەوان دەڵێن نەبوو ئەلێنە ئەمە دەڵێن هەڵدەدێری ئەو دەڵێ هەڵدەوەری ئەمە دەڵێن ئێستا بە پشتی دەماڵی ئەمە دەڵێ بە فرماڵ ئەوان دەڵێ شەپاڵە ئێستا لەو ڕۆژانە میوانمان هاتبوون دەمان گۆ بە فرێ دەماڵین بە شەپاڵۆتی خەڵکی کنەمە بدەیان گۆ ئەوە شەپاڵۆ قچیا بە فرماڵ ئێرە ئەو بڵێ زاراوەی شوێنێ لە خۆشناوەتیت بەیاسە لێرە لە دۆڵێت بەیاسە ئەتا هەر ئەوەی دەزارەوە فەرقی بڵێن کوردەواری هەموو هەر کوردین بڵێن کوردی ئێرانی و عێراقی بڵێ هەرێکە زاراوەیەکی زمانی کوردی دەزانم و تازەش لەسەر لێوا گۆڕی زمانی ناگۆڕم ئیشەڵڵا هەر کوردم و هەر کوردم سۆرانی و بادی زمانی سۆرانی ئەوان زمانی خۆ پێخۆشتە مە زمانی خۆ پێخۆشترە ئێجا زمانی کوردی الحەمدولله خۆشە و زمانێکی کەم و کوڕی نینە و لە باوە بەهپیرانمانەوە مایەتەوە لە هەفتاودوو حەزام لێرە پێکەنا و ئەرز دەکەم زمانی سعی و قسەی خۆشمانە کرد و هەڵدەپەڕین و گۆرانیان دەگوت و ئەوانە لێڵا ئێستا ئەوە نەماوە کاکە ئێرەوە بوانەکە نییە بانگ دەکات لە شاخی بانگ دەکات داگەڕێ هەڵگەڕێ وەرە ئەنگۆ دەڵێن بۆ بناسکی دەکەنەوە ئیشەکەی وانیە خۆ ئەو زاراوەی زمانت کە هەیە ئیداکتەنان ئیبابتا مافەرقی چیە داک و بابت هۆ دەگوێتواتینە منداڵەکان بڵێم هەر بە زاراوی خۆ ئەوەی دەکەن زاراوی خۆ ناگۆڕ ئەنمە کوردیە من دەتوانم بە کوردی بخوێم و بنووسم جاوڵات ئەمن پێم خۆشە نەوەکانی من و منداڵەکانی کچێم و منداڵەکانی نەوەیەوانشم پێم خۆش هەر بە کوردی قسان بکەن هەر کوردیشین و هەر بە کوردیش قسانەکەی وەنجا زاراوە ئێرەکەی بڵێنی گوڵانێ و بەردانگی وێدرانی جوودایە دەگەڵ خۆشناوەتەیە جوودایە هەر منتیقا زاراوەیەکە ئەلهام وەرتە و ئێرەکەش زاراوەیە جوودایە زمانی کوردی زمانی دایکە زمانی خۆشە و کورد و کوردستان و زمانی کوردی کوردستان ئەحەریوە نییە برام زمانی کوردی نەکەیەوە بزانە تو مردی تۆگەر نەزانی بە زمانی کوردی قسام بکەی و نەوێری تو بە مردی حەسێت وەک لەگەڵی دابیوە داک و بابانڕ ئەو زمانە بڵێنە هاتووە هەتا ئێستاوە تا دەبڕێتەوە مەش ئەولادی ئەمەش لەمەوە ئەو زمانەی ئەو زمانەنە ئەرە وەڵام هە زمانی کوردی ئازانم هێشتی دیکە نزانم نەوەڵڵا سایارە ئەو زمانم قسا پێکردینەوە یەکە دیکە نزانم تا هێوارە ئەوەن دەیازانم گەر لێم بپرسن شانازی بە چیەوە دەکەی بێ دوو دڵی دەڵێم بە زمانەکەمەوە کە زمانی کوردیە ئێجا خۆ زمانێمە شانازی پێوەکەین زمانی کوردی نییە شانازی پێوەکەین زمانی کوردیش پەڵی بستێنی لە هەر چوار پارچە هەر چوار پارچەی هەبی ژیان لەگەر هەر چوار پارچە نەبی ژیان نابی ڕۆژی جیهانی زمانی دایک پیرۆز بی پیرۆز بێ ڕۆژی جیهانی زمانی دایک ڕۆژی جیهانی زمانی دایک پیرۆز بی لە هەر چوار پارچەی ڕۆژی جیهانی زمانی دایک پیرۆز بێت شێک بای دوورێک دەیکرد لایلایی دوو تێلی مەشتوینی هێنا دەر نایە سەردەمی تورفینە زەنگۆ بنۆشە قوربانت میشەوم دوودا خواربا دوودام شەربەت لە سای ئەو زولفا خواربا دوودام شەربەت لە سای ئەو زولفا خەجیجیان وا مەزانەکە دوورەوێت جۆڕە دێرە ئەوان یەرگەز گۆرانی عەشقت بۆ دەڵێت
ومەزانە کەلی دوورم ئەمن ئێستا ورپەی دڵی